ئەم کاتستان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی شەمە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. دروشم نووسینی گەنجانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی، نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەخکردوانی شۆڕشی ژینە لە پیرانشار و مەهاباد، شەپۆلی دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان، بێسەر و شوێنکرانی تەرمی سێ بەندکراوی کورد پاش 6 ساڵ لە سێدارەدانیان، سوتاندنی دارستان و لە وەرگەکانی ناوچەی جەلالوان لە کرماشان، بەیانیەی خوێندکارانی پێشڕەو بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕشی ژینە، گیان لە دەستان و برینداربوونی سێ کرێکار لە سەر درود و جاسک، دۆخی خراپی تەندروستی مەریەم میهرابی بەهۆی مانگرتن لە زیندان، گواستنەوەی ئارمیتا پاڤێر بۆ بەندی تاکەکەسی زیندانی تەورێز و دەستپێکی خولی نوێی مانگرتنی بەشی گواستنەوە لە ئەوروپا. دەستپێکی هەواڵەکان. دروشم نووسینی گەنجانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی لەگەڵ نزیکبوونەوە بە سەرڕۆژی قەتڵی حکوومەتی ژینامینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی، کۆمەڵێک لە گەنجانی ئازادی خوازی کوردستان دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. بەپێی ویدیۆ وێنانەی بەدەستمان گەیشتووە، کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە دیواری شارەکانی سنە، کرماشان، مەریوان، سەقز، بۆکان، ورمێ، پیرانشار، قوروە، بیجار، کامیێران و چەند شاری دیکەیان بە دروشمەکانی مەرگ بۆ کۆماری ئیسلامی، مەرگ بۆ دیکتاتۆر، ژن ژیان ئازادی، شۆڕش درێژەی هەیە، نەسرەوتن تا سەرکەوتن نەخشاندووە. گەنجانی کوردستانی هاوکار لەگەڵ سەرڕۆژی شۆڕشی ژینە پەیمانیان لەگەڵ ئاواتی گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی نوێ کردەوە. نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی گیانبەخکردوانی شۆڕشی ژینە لە پیرانشار و مەهاباد ڕۆژی هەینی 16 خەرمانان بنەماڵەی ژمارەیەک لە گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی لە پیرانشار و مەهاباد لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە، ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هاوکار لەگەڵ ساڵڕۆژی شۆڕشی ژینە گوشارەکانیان بۆ سەر بنەماڵەی گیانبەخکردوان زیاد کردووە و لە کردەوەیەکی قیزەوەندا وێنەی کوبرای شێخە لە گیانبەخکردوانی شۆڕش لە شاری مەهابادیان تێکداوە. لە شنۆ و پیرانشاریش بە هەمان شێوە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی وشەی شەهید و وێنەی گیانبەخکردوانیان لەسەر بەردی مەزاری گیانبەخکردوان سڕیەوەتەوە. لە بەرامبەردا بنەماڵی گیانبەخکردوان بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئازیزانیان وێڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردوەتەوە. شەپۆلی دەستبەسەرکردنی هاوڵاتیان لە کوردستان لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە، هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی دەستیان داوەتە ڕەشبگیری چالاکانی مەدەنی و بنەماڵەی گیانبەخکردوان و شەپۆلێک لە سەرکوتی خەڵکیان دەست پێ کردووە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ماوەی 4 ڕۆژی سەرەتای مانگی سێپتامبری 2024 زاینیدا بەلانیکەم 17 شارۆمەندی کورد لەوانە مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵ لە شارەکانی کوردستان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بێسەر و شوێنکرانی تەرمی سێ بەندکراوی کورد پاش 6 ساڵ لە سێدارەدانیان. بەیانی ڕۆژی شەمە 17 خەرمانانی 1397 هەتاوی سێ بەندکراوی سیاسی کورد بە ناوەکانی ڕامین حوسێن پەناهی، زانیار مۆرادی و لوقمان مۆرادی لە زیندانی ڕەجای شاری کەرەج لە سێدارە دراون و تەرمەکانیان بێسەر و شوێن کرا. 6 ساڵ بەسەر ئەو جنایەتە تێپەڕ دەبێت و کۆماری ئیسلامی هێشتا شوێنی ناشتنی تەرمی ڕامین حوسێن پەناهی، زانیار و لوقمان مۆرادی بۆ بنەماڵەکانیان ئاشکرا نەکردووە. لە ڕوانگەی یاسا نێودەوڵەتیەکان ئەو قەتڵە حکوومەتیە بە بێسەر و شوێنکرانی زۆرم لێ و جنایەت دژی مرۆڤایەتی لە قەڵم دراوە و وێڕای هۆشداری نەتەوە یەکگرتوەکان بەرپرسانی کۆماری ئیسلامی وەڵامی بنەماڵەی ئەو سێ گیانبەخکردوویان نەداوەتەوە. سوتاندنی دارستان و لە وەرگەکانی ناوچەی جەلالوان لە کرماشان. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتووە، دارستان و مێرگی ناوچەی جەلالوەندی کرماشان بۆ جارێکی دیکە لەلایەن هەڵپەرستانەوە ئاگردراوە. بەودەی چالاکانی ژینگەی کرماشان لە هاوێنی ئەم ساڵدا زیاتر لە 19,000 هێکتار لە جەنگەڵەکانی پارێزگای کرماشان لاگردا سوتاوە و ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی هیچ بایەخێکی پێنەداوە.
ڕۆژی ڕابردوو دژمنانی ژینگا بۆ جاری دووهم ئاگریان لە دارستان و مێرگی ناوچەی جەلالوەندی کرماشان بەردە و خەڵکی خۆبەخش و ژینگە دۆستان بە مەبەستی دامرکانەوەی ئاگرەکە خۆیان گەیاندە شوێنی ڕووداوەکە. دەستبەسەرکردنی 6 منداڵی بنەماڵەیەکی سیاسی لە تورکیا. نەتەوەیە گرتووەکان ڕۆژی شەمە 17 خەرمانان خوازیاری وەڵامدانەوەی دەوڵەتی تورکیا سەبارەت بە ڕوونکردنەوەی چارەنووسی 6 منداڵی دەستبەسەرکراوی بنەماڵەیەکی سیاسی لە سنووری خاپوور بوو. ساواژ چێلیک باوکی ئەو 6 منداڵە لە ساڵی 2016 زاینی بەهۆی گوشارەکانی دەوڵەتی تورکیا ناچار بە کۆچکردن بۆ سووریە بوو. ئەو چالاکە سیاسیە ساڵی 2022 هەوڵی دا بنەماڵەکەی بۆ ئەوروپا بگەێنێت، بەڵام لە لوبنان دەست بەسەر و ڕادستی تورکیا کرا. چێلیک پاش دادگایکردن ڕەوانەی زیندانی ئەرزڕۆم کرا. پاش ئەو ڕووداوە هاوژین و 6 منداڵی ساواژ چێلیک ئاوارە بوون. چەند ڕۆژ لەمەوبەر مامۆی ئەو منداڵانە هەوڵی دا برازاکانی بگەڕێنێتەوە باکووری کوردستان، بەڵام بەڵگەی پێناسی منداڵەکان ماوەی بەسەرچوو و لە سنووری خابوور گیریان خوارد. 6 منداڵەکەی ساواژ چێلیک بۆ ماوەی 4 ڕۆژ لە سنووری خابووردا بێنان و ئاو ماونەوە و لە کۆتاییدا ڕەوانەی یەتیمخانەی شەرنەخکران. ئێستا بنەماڵەی و منداڵانە سکاڵایان لەسەر دەوڵەتی تورکیا لا نەتەوە یەکگرتووەکان تۆمار کردووە و خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی ڕۆڵەکانیانن. بەیانیەی خوێندکارانی پێشڕەو بە بۆنەی ساڵڕۆژی شۆڕشی ژینە. کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی تاران هاوکات لەگەڵ ساڵڕۆژی شۆڕشی ژینە بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێدا وێڕای ئیدانەکردنی سەرکوتی خوێندکاران پەیمانیان لەگەڵ ئاواتی گیان بەخکردوان نوێ کردەوە و بەڵێنیاندا ڕێگای پڕشانەزیان درێژە پێ بدەن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا سەپاندنی سزا بەسەر چالاکانی خوێندکاری بە توندی شەرمەزار کراوە و ڕاگەندراوە با دوهمین ساڵڕۆژی شۆڕشی ژینان نزیک دەبینەوە و ئێمە خوێندکاران وەکو یەکێک لە بزوتنەوە کاریگەرەکانی ئەو شۆڕشە بە پێویست دەزانین کە جەخ لەسەر منشوری داخوازی سەرەکیەکان و منشوری داخوازی ژنانی پێشڕەوی کۆمەلگا بکەینەوە و بڵێن بەهێزتر لە جاران ڕوبەڕووی کۆماری جنایەتکاری ئیسلامی بووینەتەوە و درێژە بە خەبات دەدەین. پێشتریش ڕامانگەاند بوو کە تۆڕی سەراسەری شۆڕشی ژن ژیان ئازادی بەستێنی بۆ پەیوەستبوونی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەو بزوتنەوەیە ساز کردوە و چاوەڕێی ئەوە دەکەین کە بە پەیوەستبوونی تێکۆشەرانی ڕێگای ئازادی ئەو شۆڕشە بەرینتر بێت و هەنگاوەکانمان بەرەو سەرکەوتن پتەوتر و تەیارتر بکەین تاکو بتوانین پاش ڕوخانی کۆماری ئیسلامی کۆمەلگایەکی ئازاد بەرابەر سێکۆلار و پڕ ئیمکانات و پێشکەوت و دروست بکەین. نەدەیان بەخشین و نە لە بیریان دەکەین، ناترسین و داوا لە هەموو خەڵکی ئازادی خواست دەکەین بۆ دوهمین ساڵڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی لە نێوخۆ و دەرەوەی وڵات پەیوەست بە ناڕەزایەتیەکان بن. گیان لەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە سەردرود و جاسک. لە ڕۆژانی ڕابردوودا سێ کرێکار لە شارەکانی سەردرود و جاسک بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕووداو بوون و بەهۆیەوە دوو کرێکار گیانیان لەدەستا و کرێکارێک بە سەختەی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کرا. بەپێی راپۆرتەکان دوو کرێکاری بیناسازی لە شارستانی سەردرود لە کاتی کارکردندا دیواری خانوویەک بەسەریاندا ڕووخا و بەهۆیەوە بە سەختی بریندار بوون. پاش گواستنەوەی ئەو دوو کرێکارە بۆ نەخۆشخانە یەکێکیان گیانی لەدەستا و ئەوی دیکەش ڕەوانەی نەخۆشخانەیەکی شاری تەورێسکرا. لە ڕووداوێکی دیکەدا کرێکارێکی خەڵکی جاسک بە ناوی حەمدان بێژە تەمەن 23 ساڵ لە کاتی کارکردن لەسەر بەلەمێکی ماسیگیریدا بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار گیانی لەدەستاوە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە زیندانی دەستگردی ئیسفەهان. ماوەیەک لەمەوبەر 4 بەندکراو لەوانە بەندکراوێکی خەڵکی ئەفغانستان لە زیندانی دەستگردی ئیسفەهان لە سێدارەدران. بەوتەی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی ئەسەد خوسرەوی تەمەن 43 ساڵ، میلاد علی محەممەدی تەمەن 34 ساڵ، ئێماد متەڤەلیان تەمەن 25 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و ڕەفیع عەبدولباری تەمەن 30 ساڵ بە تۆمەتی کوشتنی بە ئەنقاز ئێعدام کراون. دۆخی خراپی تەندروستی مەریەم مهرابی بەهۆی مانگرتن لە زیندان. مەریەم مهرابی معلمی زیندانی و خوشکی مەحموود مهرابی بەندکراوی سیاسی محکوم بە ئێعدام ماوەی 5 هەفتەیە لە زیندانی دەوڵەتابادی ئیسفەهان مانی لە خواردن گرتووە و گیانی لە مەترسیدایە. مەریەم مهرابی ساڵی 1401 پاش دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە حکمی ئێعدامی براکەی لە ڕێکەوتی 29 جۆزەردانی 1403 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کرا.
ئەو خۆشکە دادخوازە لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئیسفەهانەوە بە 6 ساڵ زیندان 2 ساڵ بێبەری بوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان و قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات محکوم کرابوو. مەریەم میهرابی ماوەی 5 هەفتەیە مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. ناوەندەکانی مافی مرۆڤ سەبارەت بە سازبوونی مەترسی لەسەر گیانی ئەو بەندکراوە هۆشداریان داوەتە دەستگای قەزایی و داوای ئازادی بێشەرت و مەرجی ناوبراویان کردووە. گواستنەوەی ئارمیتا پاڤێر بۆ بەندی تاکەکەسی زیندانی تەورێز. ڕۆژی 30 گەلاوێژی 1403 ئارمیتا پاڤێر خوێندکار و زیندانی سیاسی خەڵکی تەورێز لە بەندی گشتیەوە بۆ ژووری تاکەکەسی گواسترایەوە و لە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکرا. ئارمیتا پاڤێر چالاکی خوێندکاری زانکۆی مەدەنی تەورێز و لەلایەن دادگای ئینقلابی ئازەرشارەوە بە تۆمەتی سوکایەتی کردن با ڕێبەری و تەبلیغ دژی نظام بە 22 مانگ و 17 ڕۆژ زیندان محکوم کراوە. ناوبراو لە سەردەمی شۆڕشی ژینا دەست بەسەر و بۆ ماوەی چەند مانگ بە سەختی ئەشکەنجە و ئازادرا. 2 هەفتە لەمەوبەر ئەو بەندکراوە بۆ پشتیوانی لە بەندکراوانی مانگرت و لە کارزاری سێشەمانەی نابۆیەدا مانی لە خواردن گرت و ڕەوانەی بەندی تاکەکەسی کرا. وا دووە هەواڵمان دەستپێکی خولی نوێی مانگرتنی بەشی گواستنەوە لە ئەوروپا. میدیاکانی یەکێتی ئەوروپا ڕۆژی شەمە هەفتەی خەرمانان ڕایانگەیان لە کۆتاییەکانی وەرزی هاویندا کرێکەرانی بەشی گواستنەوە گەورەترین مانگرتنی سەراسەریان بەڕێوە دەبن. بە پێی زانیاریەکان کرێکەرانی ڕێگەی ئاسن و فڕۆکەخانەکانی یەکێتی ئەوروپا بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان بڕیاری مانگرتنی گشتیانداوە و سەندیکە کرێکاریەکانی ئیتالیا، فەرەنسا و ئاڵمان هۆشداریان بە دەوڵەت داواکە ئەگەر حەقدەستەکانیان بۆ زیاد نەکرێت ئەوە بەشی گواستنەوەی یەکێتی ئەوروپا لە کار دەخەن. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد بشین.